بێت و تەندروست باش بن لە ئەڵقەیەکی نوێی کۆوارەوە بە کۆمەڵێک بڕگە و بابەتی هەمەڕەنگەوە هاتوینەتەوە لاتان. سەرەتای بەرنامەکەش بە گرنگترین هەواڵە هونەری و کولتوریەکانی ئەم هەفتەیە دەست پێ دەکەین. لە شاری سلێمانی پێشانگەیەکی شێوەکاری بۆ کارەکانی هونەرمەند بەناز ڕەئوف کرایەوە. کارەکان بە شێوەیەکی جیاواز ئەنجام درابوون و شێوازی هونەری جیاوازیان تیادا بەکار هاتبوو. لەم پێشانگایە چل کارەکانم زیاتر کلتوریە و مەبەستم لە زیندووکردنەوەی کلتوری کوردیە کە لەم کاتەدا زۆر کەم بۆتەوە بە تایبەتی لە هونەرە. منیش وەکو کەسێک کە ئەمەوێ ئەو ڕەسەنایەتیە لە ناو نەچێ لە کارەکانمان ڕەنگم ماوەتەوە. لە ڕێوڕسمێکدا سێ کتێب لە سەنتەری ڕۆشنبیری زاخۆ بڵاو کرایەوە. کتێبەکان فەلسەفەی کوردی خۆشە، دەرگەی دنیای ڕۆمان، ئاوا مەزن کە لەلایەن سەبری سلێڤانەیەوە نووسراون و واژۆیان لەسەر کرا. ئەبرکەل هەردەی حەفت ئەم هێوانێ سەنتەری ڕۆشنبیری زاخۆ بین بۆ ئیمزاکردنا پەرتۆکە فەلسەفە کوردی خۆشە. هەروەسا دەرفەت و هەواڵ پرۆژێ موکسی و پرۆژێ پێنووس و پەرتۆخانە نەجی پرۆژە نەجی ئەو بیکاری ڕادبن. ئەس وەک نویسەر خۆڵانێ بەرامادێ بوانە ئیمزاکەم پەرتۆکایەکێ فەلسەفە کوردی خۆشە. پەرتۆکا دوێژی دەرگەی دنیای ڕۆمانە یا سێژیش باوارم ئاوا مەزنە. و هەر وەسامە دەلیڤە بکارێ ئایا وەک سمینارێن دەکەن بەحسا فەلسەفەی کرد گرنگیا فەلسەفێ پێویستیاوێ ئیرۆ ئەو خاڵێن باش فەلسەفەیدا چاوە نەکەر ئەم ژیانە خۆدا بخوین و پەراکتیزە بکەن. هونەرمەند نزار زێوەیی دووەمین ئەلبومی میوزیکی خۆی بە ناوی هاوژەن بڵاو کردەوە. ئەلبومەکە لە 7 پارچە میوزیک پێک هاتووە و لەلایەن 15 میوزیسیانەوە ژەنراوە. کامە دووەم ئەلبومی هونەری خۆمە پێک هاتووە لە 7 تراک مۆزیک. سەرجەمیان کاری دانراوی خۆمن بە هاوکاری کۆمەڵێک ژەنیاری زۆر بەتوانە، کۆمەڵە ژەنیاری زۆر بە سەلیقە و باش. کاری ئەم جارەمان تۆزە جیاوازترە لە کاری ڕابردووم. لەم بەرهەمانەمە ئەم جارە وام نەکردووە کە زۆر سنووردار بێ لە ڕووی مۆرکەوە. تۆزێک وا کارم لەسەر کردوون کە سنوورەکان تێپەڕێنێ کە نەتەوەکانی غەیرە کوردیش بتوانن گوێی لێ بگرن. لەبەرەوەی ئێمە ئەم کێشەیەمان هەیە گۆرانی کوردی مۆزیکی کوردی لە سنوورێکی دیاریکراوە ماوەتەوە و لەوێ ئەخولێتەوە بە دۆری خۆیان. خۆشحاڵم کە لەم بەرهەمە هەم ژەنیاری غەیرە کوردی تایە، هەم بتوانین کە سنوورەکان تێپەڕێنین لە دەرەوەی نەتەوەی کوردیش نەتەوەکانی تر جۆما لێ بگرن. ئەلبومەکە کاری دیزاین و کاری چاپی هەر لە شاری سلێمانی بۆ کراوە. بە خۆشحاڵیەوە بەشێک لە ژەنیارانی هاوڕێمان ئەمڕۆ بەشدارن لەگەڵ ما بۆ سەرخستنی پرۆسەکە. گەرمیان سێمین فێستیڤاڵی خەڵاتی زێڕینی لەتیف هەڵمەتی بە سەرپەرشتی ناوەندی یەکێتی لاوانی کوردستان
لە شاری کەلار بە بەشداری 28 شاعیر ڕێخست. میوانانی فستیڤالەکە لە شارەکانی کوردستانەوە بەشداریان کردبوو. ئەمڕۆ ئێمە وەکو ناوەندی باڵای گەرمیانێکێتی لاوانی دیموکراتی کوردستان هەستاین بە سێیەمین فستیڤاڵی خەڵاتی زێڕینی لەتیف هەڵمەت بۆ شەعر لەسەر ئاستی گەرمیان. ئامانج لەم فستیڤاڵە بۆ دەرخستنی کۆمەڵێک لاوی بەهرەمەندی سنوورەکەمانە، بۆیە بۆ ئەوەی بتوانین زیاتر بەرگری لە وشەی کوردی لە ناسنامەی کوردی لە فەرهەنگی نەتەوەیی و بوونمان بکەین. ئەم شەمەکوێرەکان گشت ئێوارانێشیان نۆش دەکردبوو. لەگەڵ مشکەکوێرەکاندا دادەنیشتین باسی ڕەنگاڵی کەڤاڵ و جوانی، باسی چێژەکانی ڕەنگکردنەوە دەکرد و تێر دەکەنی. ئەم فستیڤاڵە بە چەندین بڕگەی ئەدەبی و هونەری تێدەپەڕێت، بۆیە ئێمە بتوانین لەم شێوە فستیڤاڵە هانی گەنجان و لاوانمان بدەین بۆی بتوانن لە شعری نوێ وشەی نوێ بتوانن لە ئەدەب و شعرا ئەو هۆنراوانەی کە هەیە. ئێمە ئامانجمان لەم فستیڤاڵە بۆ دەرخستنی توانای ئەو گەنج و لاوانەیە. لە شاری سلێمانی سێهەمین پێشەنگەی تایبەتی پەیکەرسازی بۆ کارەکانی ڕێزان عومەر کرایەوە. پێشەنگەکە لە هۆڵی مۆزەخانەی نیشتیمانی ئەمنە سوورەکە بوو. ماتریاڵی کارەکان دار و بەرد بوون. ئیشەکان زیاتر ئازادیەکی تایبەتی ڕەهای پێوە ئەبینی. ئەو دارە لە دارستانەکانی سویدەوە من کۆم کردوونەتەوە و لە ماڵ و ئیشم تیا کردوون، لەوێشەوە پۆستم کردو بۆ ئێرە. مەبەستەکەی من شتێکی تایبەتی نییە، بەس ئەو لە دارەکەیە چیم بینیوە ئیشەکەم دروست کردووە و پێشکەشی جەماوەرگەی خۆمیەکەم. لە سەنتەری زاخۆی ڕۆشنبیری و لە درێژەی کار و چالاکیەکانیاندا ڕۆمانی کاسای نووسەر سەربەست سەعید بڵاو کرایەوە و لەلایەن نووسەرەوە واژۆی لەسەر کرا. ئەبرومەل سەنتەری زاخۆی ڕۆشنبیری بەردامی چالاکیت خۆدان و ما هوزانبان و نوێسەرە گەنج سەربەست سەعید میوان کرد داکو پرتوکا ئەوە بناف ڕۆمانە کاسا پێشکەشی بەرهەبووی بکەتش نوێسەر و ئەدیب و ڕۆژنامەوان و ئەدەبدۆسا ئەبێت ڕێنیشتی. هەلبەتە ڕۆمان شاکارێت ئەدەبینە، ئەم شاکارێت ئەدەبیژی بزەحمەت تێنە نویسین و یەت باشی کێ من تشتی تێ بینیکردە بە ماوەیەکە بە هەیامەکە ئەمێ بێژن ڕۆمان دەبەرە بەهدینەوە پارێزگا دووکێ تێتە نویسین و زاخود گەلەکەت هەفتەشتێکی تاتی نویسین هەفتەشتێکی بەرچاپێنە ئەوە جێ دڵخۆشیامە هێویتکن نوێسەرمەی سەرکەفتی بێت و هەمی گەنجتمەژی فتر بەری خۆ بنە ڕۆمانێ بەسش بەری ڕۆمانێ بنویسن خۆ ئاوا بکەن و خۆ ڕۆشنبیر بکەن و شنی دەست بە ڕۆمانێ بکەن.
ابرو هولا سنتری رومانا کاسا بو خاندوان هات امضا کردن شلایمن و جای کیف خشیه رومانا کاسا رومانا کا خیالی جواکی رخنه‌ایه تدا بحث کاراکتره کت کو دمکش تمنی خواه توشی نخوشه کت بد باش فرنگه کش رنگا تشته کت آفرینت یا انجا بیشن کرسته کت آفرینت الجهبی تیکلی جواکی و دردسری جواکی بحث کت پریکا کا یا هنری تەنگەزار مارینی بە کۆمەڵا بابەتی جیا و بەرهەمی نووسین پەرتوکخانەی کوردی دەوڵەمەند کردووە. ئەو لە تەمەنی لاویەوە دەستی بە نووسین کردووە. ژیانی کوردەواری و گەلی کورد کاریگەری هەبووە بەسەریەوە و خۆشەویستی بۆ ژیان وای کردووە ئاوێنی ژیانی وەکو نووسەر و شاعیر و ڕەخنەگەری و وەرگێڕ دەربکەوێت. ئەو ئەتمۆسفێرات هەڵبەسپیە بخوا ئەو چوون و هاتن گاڵ خەلکێت هەڵبەسپیە نیشتمان پەریوەریاوێ و مەزلومیەتە کورداژی تاڕادەیەکی وەکو ئەرکەک ینی مرۆڤ دەحر دەدێ ئەو ئەتمۆسفێر تشتێکی چێتکەی برای من یه ماسترش من وی دخوند دما پرتوکخانه بو نتنه دخوند از فیرج کردم یعنی او جالی کی جالی دی و حزا من هیچ دست بکی جنویسان نرهبو اصفید دو بوم یه دبستانه کو او امچد بجنی روزنامه دیویر هبو لدبستانه هي صفید دو من دیویر روزنامه دیویر دادن ویساند یعنی جارنا تشتن هبون من وكو جيروكا يعني أفسانية جيروكا لسر قراغن شفي دچاوين تدا شفت باريا إيرو هنكي جخوليدانكي باشترى دليتا لورسي نور دلفي اللي صلاح هزار نصدو حفتي ويكيد لبيرا مناكو من ولو وكو بريارة كيد نقبينا خوا بشتكو باروج موفات كد بشش حفت هيفا من نقبينا خدا ونفسا خدا وهفالك يخوا مجو أزيدست بنفيسان دينكم من قلك يخوند أو قناغا خوندني دست بكر حتى حفتي وشارع حفتي وشارع من إيدي من رومانو أو خوندن رومان وبرتوك وشعر يعني جي عربي بقرا حتى يكو هاتي ورقراندن سعدي وحفظ الشيرازي حفتي وشهادة من دست بك أصبحتكم هالبسا بيشي بكردي من فيسان حتى قناغاكو جرا بيشي أزهات مع ألمانيا واختاركو أزهات مع ألمانيا من دست بككو أزروجنا مفانية بخين مختارجنا مفانية جي من حج أدب بقلقيت كده إيدي من دست بككو أز ألماني وابخين هيا صلاة نوتو هزار نصد نوتو يكي من إيدي بريار داكو أز بنافي خويا راستي بن فيسم وهنجي من جو صالي أحشتي ششا بشتي عسكرية خلاص بو من جيكوفارا ستيلا دنفيسان طيرة زانينو أو دركتن من زانينو هذا برهميكو من حيانها هشت ديوانا يعني كليت بيرا هشت ديوانية كردينا دوية ألمانينا أفيه هالبستن برتقال خناي جي هيا زانستار خناي نافبرا براكتيك و تيوريه دا او جي برتقاك بألمانيا هيا دارا ازاديه منو هفالك يخوا هم دوكومنتاجي هم جيم بيشكوتن او نفيسيا او من فيسينا برتوكن هنا من سر هالبسوانكي ألمان إريش فريد هالبستين رنجينن دهزاو ششابو وبرتوكا يا رخني جال كدي هاتا ورقا نهاجي برتوكا كمني رخني شو فكرنا هالبستي أماديا يكل سرق هندني أماديا هنا لا أخفتني ريتوريك
اللي ورقة عندي من دور الصد از بهوردكم سه يعني تشل هالبسواني ألماني أخير من ورقة عندي كردي إنها شوين فيساندنا من از خب يعني بريكيفا نا جرينا مشوين فيساني جبل بشتي چند صلايك بخوجي بيرو بهوريه كي تشد من يعني دقلكو برتوكين رخني هما تشتكو هي رخنية جهاني جي اس بي اقادارم يعني هما هارو از دخوينم يعني جي از دسر اقادارم نفيساندن بخبو من رزقار كرنا جمرني يعني اگر كو يك ننفيسي از بهوردكم از بحث خودكم يعني از خوش روشك دردخم روشك بلبل آلوزا يعني كو از بمينم وقتاكو از بمينجي از بكار بم سودي بدم از نابج مزي سودي دما كسك دي لي بيشي از خلاصيتكم جبل از خندفاني خوي بيشيما ودمسطا دستي من دا نيف قرتيا شهي ليفنتا درونيا ياريان دا إيرو خالكا عەبدوڵڵا ئەنجەکان لە ماوەی ساڵێکدا بەهێزێکی نووسینی زۆر توانی چەندین بەرهەمی وەرگێڕان و فەرهەنگی کوردی و پەرتووکی فێربوونی زمانی کوردی بۆ ئەڵمان زمان بەچاپ بگەێنێت. عەبدوڵڵا ئەنجەکان نووسەر و مامۆستای زانکۆ لە ئەڵمانیا دەژی و زۆربەی کار و بەرهەمەکانی لە پێناوفێرکردنی زمانی کوردی و ناساندنی ئەدەبیاتی ئەڵمانیا بە کورد. چەندین بەرهەمی هەن بۆ منداڵان کە بەم نزیکانە بڵاویان دەکاتەوە. پێواژۆیە کۆرۆنایە هەنێکی کرک و زێدەتر دماڵدا بمینن و مژی دوێ چارچەوەیدا خەباتên min yên ku min berê dest pê kiribûn dewam kirin û wek kitêb weşandin ji bo ku em bikaribin fêrkirina kurmancî hînkirina kurmancî bi pêş bixin helbet materyal lazim in. Divê kitêba hanê da Kurdiş fêrfarkê şixîtini ya ku nû ji weşanxaneyeke Almanî derket divê evahan da Kurdiş fêrfarkê şixîtini divir da min xwast ez wek asta duyem û sêyem bi destê xwendevanên kurmancî bigirim û wan zêdetir têkim nav zimanê Kurdî. Tu metnekê dibînî mesela em dibêjin divir da min xwast em dibêjin divir da metin hene tu gava vê metnê dibînî yekî biyanî bifikire ew nizane çawa telafûza wî çawa ya çawa tê bilêvkirin çawa tê xwendin ji bona ku vê problemê jî ez hal bikim min ji aliyekî ve ew xwendin wek audio datayê min ew amade kirin meriv dikare him ji ser CD'yê ve gudarî bike û him jî li ser internetê em bibêjin divir da QR kodek heye QR kodek çêkir em bibêjin bi vî QR kod ve ez dikevim sîteya pirtûkê û di wê derê de tevahiya metnan ez dikarim gudarî bikim. Ev jî imkaneke ji bona ku tu bikarîbî li ser telefona xwe yan jî li ser kompîtera xwe bikarîbî metnên ku tê dayê tevahiya wan gudarî bikî. Dawiya kitêbê de jî dikare tişta ku bi xwe fêr bûye di van beşê han da dikare wan test bike mêze bike ka rast çêkirî yan çê nekirî ew jî dawiya kitêbê de cî digire. Wekî din di dawiya kitêbê de em bibêjin xêncî mifte kilîta ewkê temrînên tê de ferhengokek biçûk heye bi Kurdî Almanî yan jî bi Almanî Kurdî bi her du zimana jî me çêkir. من heman kitêb îjar di ser zimanê Tirkî re amade kir. Ew jî bi navê Ez Kurdî Hin dibim pratik Kürtçe derslerî du derket ji ber ku kitêba dinê ya beriya vê kitêba yekê bû ev jî ya dudiya ye. Bi giyanek pola min navê xwe Kola
من ناوێ خوێ کۆلا لە برجێن دەوێت کتێبەهانێدا من جیدا 8 حەف شاعرên ئالمان وەکو تێزانین شاعرên ئالمان لە تێڤایە دنێ لە تێڤایە جیهانê gelek navdarin û tên xwendin nêzîkî 200 salin ji Goethe bigire heta navên nû yên edebiyata Almanî di tevahîya cîhana edebî tên taqîbkirin. Ji nav weşanxaneyeke Alman ev kitêb derket û bi navê Deutsche Gedichte zwei Sprachisch Kurmancî Kurdisch Deutsch yani helbestên Almanî bi du zimanan bi Kurdî û Kurdiya Kurmancî û Almanî. Aynı kitêb min li Tirkiye jî derxist ji bona ku Kurdên li Tirkiye û yên Bakur bikaribin sûd ji helbestên Almanî werbigirin. Min xwast bira bi saya vê xebatahan Kurd bikaribin helbestên Goethe, Heine, Rainer Maria Rilke, Friedrich Nietzsche û çendekê din bi zimanê xwe bi zimanê bav û kalê xwe bikaribin bixwîn. بڕگە و بابەتەکانی ئەم هەفتەی کۆوارمان پێشکەشکردن تا هەفتەی داهاتوو بمێنن بە خێر و خۆشی.